ڕێزلێنان لە مەکەین بەردەوامە. نەتەوەی گرتوەکان و نیگەرانی ئیدلب. سێوە مێخەک ڕێژ لە کەڵتوری کوردیدا. تەماشاچی لە خۆشەویست ئیدەمەتان خۆش خۆشاتنەوە ڕای بەرنامەی کورد کۆنەکشن ئەینی 31 مانگە هەشت ساڵە 2018 ئومیدواریم دەمێکی خۆش وەلمان بوونە سەر. کورد کۆنەکشن بەرنامەکە ڕاستە خۆیان دەنگی ئەمریکا جی واشنگتن بە سڵاف و ڕێزین گەرم. لە ڕێوەڕسمین بەهیا سیناتۆری ئەمریکی جان مەکین چەندین نەیاری نوین سیاسیین بەرێ بەسنین توی دەدەن لێ کەسێک و ئامادە نەبووناوی سرنج ڕاکێشە سەرۆک دۆناڵد ترامپ ئەگەرچی ئەوژی کۆماری بوو لێ مەکین جوداهین مەزن بە سەرۆکی ڕەهابوون لەسەر ژمارەکە پرسن وەکە پەیوەندیان بە رووسیاڕە. لێ پێنج ڕۆژێن ڕێوەڕسمین بەهیا سیناتۆری کۆماری جان مەکین ژمارەکە سیاسەتوانی ناودارین ئەمریکا وێ پاخبن. دۆ جێگری سەرۆکی بەرێ جو بایدن ڕێز و حرمەت لە دۆستانیا درێژدەماخوا بە مەکین ڕاگرت. من مەکین وەکە ئابرا ناز دەکرد ماگەلێک جارە شەرژی دکرد. بایدن نامزەد بووش بۆ جێگریا سەرۆک باراک ئۆبامای دموکرات لە هەڵبژاترین 2010 نارەکی دیە مەکین لێ یە کۆماری جۆرج دەبلیو بۆش بوو کوی لە هەڵبژاترین 2000 نامزەدکردنا کۆماریان ژ مەکین وەرگرت بوو. دو وەسیەتنامەیە خۆدا مەکین خوستیا سیاسەتوانین کو هەنێک جاران نەیاردیە ویە تون دکرد وەکە جۆرج بۆش و باراک ئۆباما لە بەهیاوی پاخبن. هەرتم دەما ئەم لە سەروان کەسان داخبن یەک و نەیارێ ویە سیاسی بوون نەهە ئەو هەواڵێن وێن هەری باشن ویشیا بە شێوەکیژی شێوەیان گۆهەرینان دە ئاراستە و تێکلین خۆدا چێ بکات. کەسێک و ئامادە نەبووناوی بەرچاو دەبە دە بەهیا مەکێندا سەرۆکی نەهات دۆناڵد ترامپە. ئەس نەپشڕاستم تشتێکی وها بدەمێ ژیانە خۆ من دیتەبێت ڕەوشەکە وەکو vê li dema me serokekî komarî û sînatûrekî komarî hebet hend heş êkidûnekin heta neêne daxwazkirin bû behiya aliyên dî weldîfra yek hezra xwe bigoharit aya ala bilind bimînet yan heta nîvekê bîne xwarê. ئاڵایە ئەمریکی لەسەر کۆش کاسپی هاتا نیڤێ هاتبوو داخستن دیسان هات بلندکردن لێ ژبەر ڕەخنەیە لە سەرۆک ترامپ دیسان هاتا نزمکردن ژبلی پەیامێ سەرخۆشیە بە توێتەرێ دوو ڕۆژان پشتی وەغەرا مەکین سەرۆک ترامپ داخویان یەکدا. ئەم گەلێک منیکارین خزمەتێن مەکینین ژی وڵاتی مەڕا. مەکین ڕەخنەگری گەلک توندێ سەرۆک ترامپ بوو و باوەڕ دەکرد ئەو گەلک نێزیکی مۆسکۆیە. وی باوەڕ دەکرد و سەرۆکی رووسی ڤلادیمیر پوتین دیکتاتۆرە وی چەندین جارە کار دەکرد کۆنگرسی ئەمریکی کریاران لە دژی پوتین بکە. ئەفجا گومانە ترامپ لەسەر قەهرەمانیە مەکین دشەڕێ ڤێتنامێدا. ئەو قەهرەمانە شەر بوو چونکو هاتووە گرتن ئەس حەژیوان کەسان دەکەم کو نات نەگرتن. شارەزا دەبێژن ناکۆکیە ترامپ مەکین ڕەنگڤەدانە شەڕێ نێڤبەران نفشێ کەڤن و نوێ کۆماریانە. ئەگەر بدلێ تەبت یان نە پارتیا کوماری یانی پارتیا ترامپە ئەو نەبەشەکە ji bazar û bazirganiya azad yan her pransîpekê bi komariya vegerêda bit û ji wan e ew peywendiya bi Mekîn ve hatî bikarinînan bۆ bihêzkirina siyaseta derve. مەکین پەیامێ خۆی داوی نەبتنێ دەدا سەرۆک ترامپ بەلکو سەرۆکی رووسی ژی دەما جودابیری رووسی ڤلادیمیر کارامۆرزا دەستنیشان کردی وەکە یەک ژمارەکە کەسان تابوتاوی هەلگرن. لە ماوەی ئەم هەفتەدا فەرەتر لە 200 لە نوێنەرانی ڕێکخراوە و کەسایەتەکان سەردانی باڵۆیزخانەی ئەمریکایان کرد لە هانۆی بۆ ڕێزینان لە جان مەکین. بەپێ راپۆرتی ئاژانسی پەیامەنووشەی فەرمی ڤێتنامی لە نێوان ئەوانەی کە سەردانی باڵۆزخانەکەیان کردوون ڕێبەرانی باڵای ڤێتنامی نوێنەرانی کۆمیتە ناوەندی پارتی کۆمۆنیست بۆ پەیوەندەکانی دەرەوە و هەروەها چەندین لە وەزیران و ڕێکخراوەکاندا و کۆمەڵگای ئەمریکی ڤێتنامیدا بوونە. ئیرۆ تۆپخانە تورکیە دەڤەرەکانی مازێ بمباران کرد ئەگەرچی زیان بە مرۆڤان نەکەتیە لێ ئالۆزی ji بۆ خەڵکێکانی مازێ گوندên دووروبەر jî durist kiriye.
فيديوين كوبا امنيري مثلا بالا جه بمباران كرنا تركيا جهان دينما ديار دكن كو بمباران كرن بويا اگر شواتا دارستانان و بمباران كرني كولينيزيكي كاني مازبو خلكيوي وجندن دفري جيشا برزكر نبتايبت للدمي برهمين تشاي وكا مازيان خلكي دفري دبيجنها او نكارن يعني نويرن هارن تشاي جبو تشنينا مازيان يانجي تشيروانا بازيخوا نەتەوەی گرتوەکان لەبارەی هەوڵەکانی سیڤیلە وەلای ئەدلب نیگەرانی دەربڕیوە کە لەوەی هێزەکانی حکوومەتی بە پاڵپشتی ڕووسیا بەنیازی دەستپێکی هێڕەشکی هەرە گەورەدایە بۆ کۆنتڕۆڵکردنەوەی دواترین بنکەی بەهێزی سەرهەڵداوەکان. دگەل بەڵاوبوونا ترس و نیگەرانیا هێرشێکا لەشکرێ حکوومەتا سووریا و ئالی گرێنوێ بسەر ئەدلبێ نونەرێ تایبەت یەنەتەوێن ئەگرتی ستیڤان دیمستۆرە پێشنیازە ڤەکردنا کلیدورێکێ دکت بۆ دەرکەفتنا سیڤیلان ji ئەدلبێ. از جارکادی آمادەمە بە هەفکاریە حکوومەتا سووری کوریدورێکی دەمکی بوو دەرکەفتنا سڤیلان پەیدا بکەن. داخویانیا دیمستۆرە هەفدەمە دگەل هۆژداریان بکارئینانە چەکێ کیمیاوی لە ئەدلبێ ئەوە بەشەکە مەزن jê dibin kontrola Cebhetin Nusra û komalendiyên tundrê da. Nûnerê taybet yênetewên êgirtî dibêjitin Cebhetin Nusra û hikûmeta Sûrî şiyanên bikarînana çekê kîmyawî hene. Em hemû dizanîn hikûmetê û Cebhetin Nusra şiyan hene gaza kulûrê bikene çiçek. Netewên êgirtî hûjdariya tund da li ser bikarînana çekê qedexe kirî. Wizareta Berevaniya Amerîka li ser zarê peyvdarê Pentagon heman helwîst tekez kir. Em zor nîgeranîn li ser hêrişa rejîmê dijî Edlibê ji ber qurbaniyên sivîl û her wisa li ser egera bekarînana çekê kîmyayî. Lê hikûmeta Sûriya rij de wekû dibêjit li ser vegerandina tebaya xaka Sûriya bû bindestê hikûmeta Şamê. Li konferanseka rojnamevanî li Moskû wezîrê dervê yê Sûriya Welîd el-Muellim got em amade ne bû aştiyê digel wan ewên bixwazin xora destê hikûmetê bikin. Biryara rêberetiya Sûriya nehêlana Cebhetin Nusra ya li Idlibê ye bi her bihayekî û em dibêjin erkême yê serekî bo aştîbûnê ye û em ê her karekî bikin bo parastina sivîlan. Beşeka mezina Edlibê li bin kontrola hêzên rikeberiya Sûrî daye ewa Tirkiye piştgiriya wan dikir. Wezîrê dervê ya Rûsya dibêjitin em danûstandinan digel Tirkiya li ser vê mijarê dikin. دانوسانên Rûsya û Tirkiya li ser peydakirina çareseriyekê bo Edlibê û kombûnên me berdewam in. Hevdem digel germiya gefên şerê Edlibê netewên êgirtî karî bû gerekadiya danûstandinên aştiya Cinêv li naverosta Mihabêt diket. خالد فتاح دنگی امریکا ودي هفوينكا تايبا دا بدنجي امريكا راح افسروكا انجمنا جيبجيكار يا فدراليزم باكوري سوريا فوزا يوسف مجارين جرينج شنو فاديكا جوانا جي دانوستاندرين وان بالرجيم اسد راح بجاترين خوجي لسوريا باش نيازن وان جي سياسة امريكا را لسوريا دا دهفیوینک تایبت یا دنگ امریکا به هفسروکا انجمنا جیبجیکاریا فدرالیزم باکوری سوریای فوزا یوسف مجارن گرنگ شروع وکر. بریز یوسف لسر خالا هریما لدیجی فرین الباکوری سوریای یا گو جناف پیشنیارین گو جریوبریا امریکا را هاتو پیشنیار کرن. بریز فوزا یوسف گوت اف خال یک جداخوازی وان بون جبر گو هریما باکوری سوریای دبن زختین هریمی دایا و هر وسا شر داعش بداوی نبویه. بری باید 2 سالمه داخوازی کر هم ج هزینی کوalisyonu و ریوبریا یعنی امریکا هر وها ج یکیتی اروپا و ج هزین ناونتوی ما دخوازی کرد و حظر یعنی او چه قد خکرنا یا فروکا چه به چونکی براستی یعنی آلوزیا لسوری و دیارو کو بردوام بکه بریارا گو رژیم سوریای و دمها ایلون ده البجارتن خوجهی لسوریای دار بخینه دانوساندن ناورا مسد رژیم سوریای سرزاگون 170 یا اورگانیزی کردن وان البجارتنا نشون سری و بویا جهه ناخوکی بریز یوسف خانم تکس کرگو اوری نادن رژیم البجارتن خوجهی لباکور سوریای دار بخینه جبوه دو سبب بنگهین گو ام yani van helbijartına napejrinin yek dvego tesviyaki siyasi çebive hatta tesviya siyasi çenebe emu hükümeta Suriye be gavin siyasi nikarim behevre bavijin
yani van hilbijartına em dibêjin guncavnînin ya duyemîn jî ji xwe qismekî mezin ji herêmê me hilbijartin çêkirine millet îrada xwe hilbijartî pêwîst nak gu em carek dinê hilbijartina çêbikin. Zagana 170 nakokiya navbera Mesedê û rejîmê de ye û ev yek gelo wê bibe sedema têkçûna danûstandinan. Gelo pêşeroja hevdîtinên navbera Mesedê û rejîma Sûriyayê wê çawa be. Hevseroka Encûmena Cîbcîkariya Federalîzma Bakurê Sûriyayê got heger rejîm tenê ser vê zagonê li ser nerîna xwe bimîne wê danûstandin werin rawestandin. Em ji aliyê xwe de ji bo çareserkirina siyasî û çareserkirinekî aştiyane bi ısrarekî mezin em ê bixwazin ku ev diyalog berdewam bikin. Lebelê yani prensîbê me jî diyarin yani li gorî van prensîba eger bibin bêguman lebelê tenê divê noqtaya de kilîtkirin û divê noqtayê de hiştin noqta qanûna 170 ev wê bixwe xetmandinê bîn bêguman. Di dawiya daxuyaniya xwe de Birêz Foza Yusuf anî ziman got herêm bi giştî ber bê guhertinên mezin vediçin û gelên Bakurê Sûriyayê û rêveberiya wê ya siyasî û leşkerî xwe ji bo va guhertinên mezin jî amade kirine. Zana Umer, dengê Amerîka, bajarokê Rîmêlan. Li salê paş şoreşê Komarê İslamî Îran, milyonan Îranî li geş miletê li Îran ser halgirtin û Îran wecihiştin. Ya li tirsa zindanîkirdin û kuştin û li sêdaredan yan li were bara aborî û zindagîkî xastir. Sitwanê ye Kak Ferîborz Keremî Zend yekê li efserê li pîşî zanyariyê asayişê polîsê Tehran e ke wê tazegiya Îran wecihiştiye. Kak Ferîborz li Kurdê li Leke li daligbî û perwerdeyî Kirmaşan e. Li giftûgehman we li Kak Ferîborz pirsî min li were çi li Îran serhalgirdin û Îran wecihiştin. Ben de خاطریه که دستور سرکوبی مردم و قیام مردمی و دستور سرکوبی و دستگیری اون کسایی که منو قیام به حق مردم شرکت داشتن اجرا نکردم یانم کفت خطر این مجبور بیم و ایران بچم داشت. آیا لجیر پیگیری کارودسته دادگاه ایران بین؟ بله بنده تحت تعقیب قضایی قرار گرفتم و محاکم قضایی نظامیش کرده افراد عادی متفاوت یعنی فرق دارید و احکامی که صادر بر رای نظامی فوق‌العاده شدیدتر و خطرناکتر و افراد عادیه. لور چه لجیر پیگیری کارودسته دادگاه ایران بین؟ برای خاطریه که دستور سرکوبی که دان من اجرایی نکردم لغو دستور کردم به قول اراخات نظامی و یه محکمه قضایی رامت تواسن تشکیل بیان و منیش دیگانم کفته خطر مجبور بیم بچیم دیش. بله. آیا هر وجور لجیر پیگیری هزگان آسایش یا نیروی امنیتی رژیم ایران بیده؟ بله بنده با داخل ایران تحت پیگرد سازمان حفاظت اطلاعات ناجابیم و الانش که آمدهش پرسنل وزارت اطلاعات و حتی سازمان اطلاعات سپاه هانشون من و خانوادم. رام مردم هلسان سر پا و رجان خیابانگان و داد و فریادیانه. مردم با خدمتان 40 سال مردم ایران هان زیر ظلم 40 سال هان زیر رژیم زیر سلطه رژیم دیکتاتوری یک رژیمی که و اسم دین قاطع سبان ولی گشت کاری خلاف شرع و خلاف حتی انسانیته. این 40 سال این جز بدبختی جز جنگ جز خونریزی جز یک وگر گشت مردم دنیا بیمنسه حالا کردی خواهمش بیمنسه دمقصه هیچ رامان نیشتیه. الان این 40 سال تماشا از اقتصادی مردم ایران بکن روز به روز گنترو بو روز به روز چشترو بو این حکومتی روز به روز کاری که را پیشبرد اهداف تروریستی خوی جنگ و سوریه جنگ و یمن جنگ و هر جایی تر بو حزب الله و فلان بو هر کاری که این دیکتاتوری گسترده بکه یا باعث بیه که فقر مطلقی و ایران وجود باید که مردم نتونن مایحتاج زندگی خودن تهیه بکن. الانش که تماشا بکن قطعی آب و قطعی برق حتی هیچی دیگه نیست. الان مردم میشتی هرسیان سپاه و یه لایش آقازاده رژیم هرچه سرمایه بیه و ایران دارن خارج کن. عملا مردم ایران خودن هیچی نیرن. کاک فریبورز ایوه چه پیامی رای شورشگیرگان و مردمی لدجبر رژیم چه لناو لدرو ایران دیرن؟ ما به عنوان یه فرد انقلابی یه فردی که معترض به رژیم و مردم خواهش کم که ارا خواسته خودن هرسن یعنی چوری کسی تر نون چوری دولت خارجی چوری کسی و خارج بای چوری فرشته نون فرشته خود مردم ایرانن باید هرسن و هماهنگ بود نه یه روز ای شهر بود روزی تر شهری تر بود کش بگر یک هماهنگ هرسن با
بعد اعتصاب به عنوان یک اعتراض مدنی که حق هیچ نوع دخالت به نیروی نظامیش نیست که با دخالت بکن سرکوبیان بکن اعتصاب بکن این رژیم یواش یواشش خود دانسته که باید بشه ولی کاری بکن که زودتر بشه. کاک فربوز چه پیامی برای هاوکاری لپیشین نوری پلیس و هزگان آسایش و امنیتی یا انتظامی گیرن؟ اصلا خدمتم یه خواهشی که با همکاری دارم. من نیوشم همکاری سابق، من هنوز خواهمش پلیس ایران زانم، اونتا پلیس مردمی ایران نه پلیس رژیم ایران. پلیس یک شغل کاملا مقدسیه، منتها مشروعیتی باید با دست مردم بود نه با دست رژیم. یه خواهشی ولیان دارم تا دیر نیه زودتر و جمع مردم بپیوندن کمک بکن که این رژیم زودتر به ایران بچی که کشور یک بتونیم یه زندگی خوب و خوش و راحت و یک داشتیمون. بعد یه خواهش تلیش ولیان دارم این مردم نه اختلاس کردنه نه دزدی کردنه نه رانت استفاده کن نه و لابی استفاده کنه و جای برسن، فقط آتن دعوا چشتیل حقیان کن آقا، حق مسکن، حق اشتغال که شامل حال خانواده او پلیس او ماموری و حتی نیروی امنیتیش بود. یه خواهشی کن خودم و مردم بزنن زودتر تا دیر نیه با جمع مردم ملحق. ستوان یکم کاک فریبرز کرمیزن یکی لافسری لپیشین زانیاری آسایش و پلیس تهران فرافر سپاس ارای ای وقت ده ارای مترخان کردید. پاینده بید. ممنون، خواهش کنم، خدا نگهدار. پروژه خاکی رنج پروژه‌ای که به مەبەستی بە بەڵگەکردنی بێسەر و شوێنکردنی هەزاران بەندکراوی ڕامیاری لە سێدارەدراو لە ئیران. ئەف پروژەیە ڕێکخستیا داد ji بۆ ئیرانی ئالکاریا مالباتên wendabûyan dike heta bizanin ka termên xweştiviyên wan li kî derê hatine veşartin. یەک لەو لاپەڕانەی مێژووی کۆماری ئیسلامی کە خوێندنەوەکەی زۆر دژوارە لاپەڕەی کۆمەڵکوژی بەندکراوانی سیاسی لە هاوینی 1970 زاینی واتە هاوینی ساڵی 1360 هەتاویە. وەک ڕێکخراوە نێونەتەوەییەکانی مافەکانی مرۆڤ جەختیان نەسەر کردووە لە هاوینی ساڵی 1960دا لە بەندیخانەکانی ئێران لەوانە بەندیخانەکانی ورمێ، سنا، کرماشان و سەقز لە ماوەی کەمتر لە 2 مانگدا زیاتر لە 3000 بەندکراوی سیاسی لە سێدارە دران و بێسەر و شوێن بە خاک ئەسپێردران. بەپێی بڕیارنامەکانی نەتەوەیە گرتوەکان بێسەر و شوێنکردنی مرۆڤ پێشێلکردنی مافەکانی مرۆڤ و تاوان دژی مرۆڤایەتیە. بەڵام هەندێک لە دەسەڵاتە سەرکوتکەرەکان و لەوانە دەسەڵاتی کۆماری ئیسلامی وەک لێبوردنی نێونەتەوەیی دەڵێت بە بێسەر و شوێنکردنی ناڕازیان هەوڵ دەدەن کۆمەڵگا بێدەنگ و کپ بکەن. بێسەر و شوێنکردنی لە سێدارە دراوانی هاوینی 1960 لە گۆڕە بە کۆمەڵەکاندا بابەتی پرۆژەیەکی نوێی ڕێکخراوەی داد بۆ ئێرانە. پرۆژەی خاگرنج کۆمەڵێک زانیاری تایبەت و خەریتەی گۆڕە بە کۆمەڵەکانی ئێرانە کە لەگەڵ کۆمەڵێک گرتەی ڤیدیۆیی لە شایەت حاڵانی ئەو لە سێدارە دراوانە یان بنەماڵەکانیان ئەوانەی چوونەتە شوێنی گۆڕە بە کۆمەڵەکان ئەمساڵ لە ساڵی یادی ڕۆژی جیهانی بێسەر و شوێنکراوان پێشکەش کراوە. لە شادی سەدر بەرپرسی ڕێکخراوی داد بۆ ئێران دەپرسم گرنگی پرۆژەی خاکیڕەنج چییە؟ از دو جهت به نظر من اهمیت داره. لە دوو بارەوە گرنگی هەیە. گرنگی یەکەمی ئەو پرۆژەیە بە بەڵگەکردن و پێشێلکردنی مافەکانی مرۆڤ لە ئێران و بەتایبەتی ئەو پێشێلکاریانەی کە دەتوانین وەک تاوان دژی مرۆڤایەتی ئاماژەیان پێ بدەین. ئەمە کاتێک کە بکرێت تاوانبار ببرێتە دادگا زۆر پێویست دەبێت گرنگی دووهەمیشی بۆ کۆمەلگای ئێرانە کە پێویستە ئاگای لە مێژووی سەرکوتکردن بێت و بزانێت لە ڕابردوو چی ڕوویداوە تا بیرەوەری گشتی ساز بێت و ڕێگا لە دووپاتبوونەوەی لە داهاتوودا بگرێت. لە بەڵگەنامەکانی پەیوەندیدار بە کۆمەڵکوژی بەندکراوانی سیاسی لە هاوین 1960 لە ئێران زیاتر تیش خراوەتە سەردوو بەندیخانەی ئێڤین و گەوهەردەشت لە تاران. بەڵام وەک هەندێک لە سەرچاوەکان و شایەت حاڵان دەڵێن لە بەندیخانەکانی شارەکانی ورمێ، سەقز، سنە و کرماشانیش لەو ڕۆژانەدا بەندکراوانی سیاسی کوردیش لە سێدارە دراون. لە پرۆژەی خاکی ڕەنجدا چەند تیش خراوەتە سەر ئەو کوردانی بێسەر و شوێن کراون. تعداد زیادی مکان در کردستان و همینطور ئێمە گۆڕی بە کۆمەڵی زۆرمان لە کوردستان و ئەو شوێنانەی کورد تێیدا دەژین دۆزیوەتەوە. لەم گۆڕە بە کۆمەڵانە دوانیان بە بەڵگە کراون. یەکەم گۆڕێک نزیک قڕوە و دووهەمیشیان گۆڕێک لە نێو شاری سنا لە گۆڕەپانی شارەوانی کە پێشتر بینایی دادوەری لێبووە. لەگەڵ ئەوە شوێنێکی زۆری تر هەن کە یان بەڵگە لە سەریان زۆر نییە یان ناویان براوە بەڵام هێشتا بە بەڵگە نەکراون.
لەگەڵ ئەوەش ئێشتا دیار نییە بە تەئکید چەند بەندکراوی سیاسی لە هاوین 16 لەسەدارە دراون، دیاریش نییە چەند لەو لەسەدارە دراوانە کورد بوون. ئایا پرۆژەی خاکی ڕەنج هیچ زانیاریەک سەبارەت بەو دەخاتە بەردەست؟ چیزی که ما امروز میدونیم در مورد سنندج و در مورد تا ئەو جێگای ئێمە دەزانین لە بەندیخانەکانی سنا سەقز و ورمێ نزیک بە 100 زیندانی سیاسی لە کۆمەڵکوژی هاوینی 67 لە سێدارە دراون و بێسەر و شوێن بە خاکس پێراون. لێکۆڵینەوەکانی ڕێکخراوەی داد بۆ ئێران نیشانی دەدەن کە زیاتر لە 120 شوێن لە ئێراندا هەیە کە قەبری وای تێدایە کە زیاتر لە 3 نەفەری تێدا حەشاردراوە. وەلانی کەم 30 گۆڕی بە کۆمەڵ هەیە کە شاید حاڵان توانیویانە تەرمی گیان بەختکراوانی تێدا ببینن. ڕێکخراوی داد بۆ ئێران دەڵێت تا کاتێک ڕێگار نەدرێت کە ڕێکخراوە سەربەخۆکان ڕاستە و خۆ دەستیان بە گۆڕە بە کۆمەڵەکان بگات و ڕاستیەکانی ئەو ڕووداوانە ڕوون بێتەوە و بنەماڵەکان بە ئازادی پرسە و شینی خۆیان بگێڕن و لە شوێنی بە خاک ئەسپاردنی ئازیزانیان ئاگادار بن. پرۆژەی خاکی ڕەنج بەردەوامە چون تەرمی بێسەر و شوێنکراوان و خاکی شوێنی بە خاک ئەسپاردەکردنیان ئێشتا گەرمە. شاهد علەوی، دەنگی ئەمریکا. خوێندکاران لە شاری کۆنی مووسڵ بەهۆی ڕوخانی خنگەکانیان ناتوانن بگەڕێنەوە سەر کڵاسەکانیان. دەسێ ساڵێن گرتنە باژاری مووسڵ لێدا داعش خوێندنگاه وەیرانکردن و پترژ ساڵێکیە داعش هاتی دەرخستن حکومەتە عێراقی نەشیایە هەنێک جوان ئاڤاهیان نوو بکە. دیگەل نێزیکبوونا وەرزێ خواندنê هێشتا بدەهان قوتابخانە li Mosulê asewarên şerî û wêraniyê pêve diyar in. Hindek ji ber ku baregahên çekdarên Daeş bûn lewma hatine bordumankirin. Ji ber vê yekê xelkê Mosulê nîgeraniya xwe diyartiyan hemberwê çendê ku heta niha gelek qutabxane nehatîne avadankirin û nîjenkirin ji layê hikûmetê ve. لا قضية إعمار مدرسة لا ترميم نەبریارێک دەرچوەش بۆ ئاواکردنا خواندنگەهێکی و نەنوژەنکردن هەیە. سەبارەت زارۆکان سەردەمێ داعش زۆربەی ئەوان خواندنگەهێن خۆبجە هێلان و مالên xwe rûniştin. Niha xelkê vedgerît û dexwaza vekirina xwandingehan dikin dek û fêlî zanistê bibin. Ji ber ku zarokên Mosulê kevin gelek tê gihişîne û dibaşin. Em çawa naxwazin niha zarokê me wê çawa biçin qutabxanê. Wê ji aliyê kîjan qutabxanê ve bên wergirtin ez li ku navên wan tomar bikim. Li ti cihê Mosulê kevin qutabxane nînin. Qutabxana Elwelîd çekdarên Daeş xwe têda heşar dabû. Lewma bû sedema wê çendê bihête bordumankirin. Belê zerermendên serekî xelkê ewî taxî bûn. Ji ber ku zaroyên wan heta niha bêbehr bûyne ji xwandinê. نها لجم قطبخانه ولید یا سرطایی یا قرآن لطاقه توالب مولا کفنین نزیک پرا پنجه ام دخواز کن قطبخانه بهتا ودان کردن جبر زاروکن ما اوشیان نین نم به ترمپلا روزانه بگین قطبخانه و اف قطبخانه نزیک یجبو خلکی وی تاخه حتی گشتی اوی راده بشه که خلکی نوگره جبر نبونا قطبخانه دبیجل ام چوا سر دریا زاروکن خوب بکن به هبونا قطبخانه جلای کی او کرا خانی جلای کی دی او کرا ترمپلا کو زاروکن خوب بگین قطبخانه اف جام دخواست کن قطبخانه بومه آودان بکن. Evezedetri 4 salane qutabiyên Mosulê neçûyne qutabxana ji ber ku piraniya qutabxanên Mosulê kevin hatîne wêrankirin û kavilkirin li ser demê çekdarên Daeş. Kawa Emer Dengê Emerîka, Mosul. Li bajarê Silêmaniyê xwartan dest bi torek nû kiriye ew sêvên mêxek rêj diyariyan li hev diguherin weka sembol û nîşana evînî û aştiyê. دەخیل سێوی مێخەک ڕێژ کە بوونێکی خۆشی هەیە و بۆ ماوەی چەندی ساڵ بوونەکەی دەمێنێ میوژێکی هەیە لە کەڵتوری کوردیدا لاوان لە ماوەی مانگەدا فستیڤالێکی ئاشتیان هەیە و لەو فستیڤالەدا سێوەکان پێشان دەدەن. ئەم سێوانی ئەبینرێن لە باخچەیەکی شاری سلێمانیدا مێخەک ڕێژ ئەکرێن. ئەم گەنجانەی لێرەدا کۆبوونەتەوە خەریکی دروستکردنی سێوی مێخەک ڕێژن کە سیمبولی خۆشەویستی بووە لە کللتوری کۆنی کورددا.
ئەمە هەستاین بە کاری مێخەگڕێژی بۆ سێو کە ئەمە ژوان لە سێوەکە ئەکاتە ماوەیەکی زۆر بمێنێتەوانە زۆر ڕاهەیە کە ئەڵەن 40 ساڵ ئەمێنێتەوانە. سێوی مێخەگڕێژ هێمای ئاشتی و خۆشەویستیە. سێوی مێخەگڕێژ ئەو بەهۆی ئەو مێخەکەی کە لە سێوەکە چەقێنرێ سێوەکە بۆ ماوەیەکی زۆر ئەمێرێتەوە و ئەو بۆنی مێخەکەش بۆنێکی خۆشە ئەمێنێت بەهۆی ئەو مێخەکە و سێوە زیاتر ئەمێنێت تا بتوانی زیاتر سێوەکە بەرگە بگرێ. ئەوەی من ئاگادار بم مێژووی ئەم مێخەگڕێژیە زۆر کۆنا بەڵام تازە دەستی پێکراوەتەوانە چەند ساڵێکە لە کوردستان بۆ بە شتێکی باو لە مناسەباتەکانە وەکو دەربڕینی خۆشەویستی بەکارێت لە کۆنە وەکو سیمبولی خۆشەویستی بەگەراتەوە جاران کە یەکێ هەدەیەکی بۆ خۆشەویستەکەی بردووە سێوێکی مێخەگڕێژی ئاوەتە یاخۆت بۆ جوانی ناوماڵ شتێکی کولتوریە. دروستکردنی سێوی مێخەگڕێژ کارێکی ئاسان نییە و پێویستی بە ئارامی وردەکاری زۆر هەیە. سێوەکە هەر سێوێک بێ بەتایبەتی ئەگەر سێوی سوور بێ باشترە مێخەکەکە ئەچەقێنیتە ناو سێوەکەوانە. ئەویش تۆزێ دەست ئەزێتیات بەڵام چێژی لێ ئەبینی کاتێکە دروستیەکەیت کە شتێکیش دروست ئەەکەی کاتێکی زۆر ئەمێنێتەوانێ دڵخۆشکەرە زۆر. شێوازی مێخەگڕێژکردن دەبێت بە شێوازێ دانین هەنێ بۆشایی هەبێت تاکو ئەو سێوە کە وشکە بێت ئەچێتەوە ناویەک ئەو بۆشایانە خۆی پڕەکاتەوە و باشترە لەبەر هەتاوە دامبرێ تاکو وشک بێتەوە سێوەکە. ئەم گەنجانە ئەندامی ڕێکخراوی مێسپۆن بۆ ئاشتی بەردەوام و وا بڕیارە سێوە مێخەگڕێژەکان لە کەرنەڤاڵێکی ئاشتیدا نمایش بکەن. ئێمە پەرە بە ئاشتی ئەین لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بۆ ئەم مەبەستەش لە مانگی نوێ لە کوردستان لە سلێمانی و لە هەولێر کەرنەڤاڵی ئاشتی ساز دەکەین. لە ئێستاە خەریکی دروستکردنی سێوی مێخەگڕێژین کە نمونەی خۆشەویستیە هەتا خۆشەویستی زیاتر بێت ئاشتیش زیاترە بۆیە ئەم وەکو نمونەیەک لە ناو ئازیزەکانتە ئەیبەخشینەوە بە یەکتری. سێوی مێخەگڕێژ جگە لەوەی بۆن و بەرامێکی خۆشی هەیە توانای مانەوە و تێکنەچوونیشی زۆرە. ئەمەش تایبەتمەندیەکی گرنگە بۆ کەسێک گەربیەوێت بە دیاری بیبەخشێت بە خۆشەویستەکەی. ڕێباز مەجید دەنگی ئەمریکا سلێمانی. جانی هەر چالاکیەک هەر تۆڕێک تبعک ji بۆ بەڵافکردنا خۆشەویستی و ئاشتیە یەک دەکارەتنی بێژە پیرۆز بایەزلی دکەمنەوەیە خۆشەویستی بەراغی ژیانە هەلبەتە تۆڕێکی جوانە هیویدارین گەشە بکەن نەک لە تنی لە سلێمانی لە هەر جیهن و خەڵکی ببێ ئاشتی و خۆشەویستی بەڵا ببە بێژەندە ژیان دماهەیە کورد کنەکشن ناتا ڕژێسی شەمبووی هەر شاد و بەختەوەر بن و خدا حافظ. طبعا ڕێمە ئایدەمان هەر شادی سەرڤێراز بن ببینە خۆش.